لەگەڵ دەربازبوونا ساڵێکی بەسەر شەڕی ئوکرانیادا سەرۆک بایدن دەبێژە بڕیارە رووسیا بۆ ڕاگرتنا ڕێکەتنە ناوکی شاشتیە. یەکەتیا ئەوروپی لێبەرە لە مەهابێتن کۆنفرانسێک خێرخوازی ji بۆ ئالیکاریە قوربانیین ئارتیژێن تورکیا و سووریا ڕێک بێخە. و زانا باوەڕ دکن ئەو خاڵن ڕوهنی لە ئەسمانە هاتنە ڤەدیتن گەڵەستێر بن. دەم باش بخێر هاتن بەرنامەیە کورد کۆنەکشن ji dengê ئەمریکا li Washington niha demijmêr heftî spêdeya roja pênc şemûyê ye dexîlê şemû hîviya demên xweş ji we re dike. سەرۆکی ئەمریکی جۆ بایدن دۆش چارشەمبێ گوت ku ئەو باوەڕ dike şaştiyek bû ku Rûsya ragihandî ew ê bejdarbûna xwe di peymana kontrolkirina çekê navokiya Rûsya û Amerîka da rawestîne. Di hevpeyvîneka taybet de digel David Moore yê televîzyona ABC News Biden got çi nîşanînin ku Rûsya di şer û bihevçûna de digel Ukrayna hizra bikarînana çekê navokî bike. Di hevpeyvîna li Warsaw da Biden got jî ئەو باوەڕ دەکە و ئەمێ بکاربن کێشەیان چارەسەر بکن. دۆ بایدن ji سەردانێکا çarrojî ji bo Ukrayna û Poland vegeriya Washingtonê mebesta seredana wî piştrastkirina piştevaniya Amerîka û hevpeymanên wê NATO bû ji bo Kyiv di şerê dijî dakirkirina Rûsyada da. و civata giştiya netewînê girtî doh çarşembê dê rûniştineka taybeta awarta da kom bû salekê piştî dagirkirina Ukrayna ji aliyên Rûsya ve. Netewînê girtî dibêje yan li bere li van rojan dengî li ser biryarekê bide ji bo dawî înana wê dagirkirinê. Belarûsê dû guhertin pêşkêş kirine û dibêje ku divê ew jî bikevin dengdanê. Nûênerê Belarûsê Valentin Raybakov dibêje guhertinên ku me pêşkêş kirine ne li gora ecendeyek veşartîne. Armancawan ew e bi zûtirîn dem şer û bihevçûn birêkên aştiyane û siyasî bi dawî werin. Balyoza Amerîka li netewên girtî Linda Thomas Greenfield jî got ku dengdan dê bikeve dîrokê û em ê bibînin ka helwestê gelên cîhanê li hember aştiyê li Ukrayna çawan e. دوای سەردانە لە ناکاوەکەی بۆ کیڤی پایتەختی ئوکرانیا سەرۆک جۆ بایدن ڕۆژی سێشەمە وتارێک لە قەڵای شاهانەی لە وارسۆ پایتەختی پۆڵند پێشکەش کرد بە بۆنەی ساڕۆژی یەک ساڵەی لەشکەرکێشی رووسیا بە تیش خستنە سەر چۆنێتی یەکخستنی ناتۆ ڕۆژئاوا و ئەمریکا بۆ پشتیوانیکردنی ئوکرانیا. جۆ بایدنی سەرۆکی ئەمریکا ڕۆژی سێشەممە گەڕایەوە بۆ ڕۆیڵ کاسڵ لە وارشۆی پایتەختی پۆلۆنیا لەو شوێنەی ساڵی ڕابردوو وتارێکی پێشکەش کردبوو ئەوەش بە مانگێک دوای ئەوەی رووسیا ئۆکرانیای داگیر کرد. لە دوایین وتاریدا سەرۆک بایدن بەرگری لە هەوڵی هاوپەیمانی ڕۆژئاوایی کرد بۆ یارمەتیدانی کیێڤ لە بەرگری لە خۆکردنی. ساڵێک لەمەوبەر جیهان خۆی بۆ کەوتنی کیف ئامادە دەکرد، بەڵام وا من ئێستا لە سەردانێکەوە هاتوون بۆ کیف و دەتوانم بڵێم کیف خۆڕاگرە و سەربەرزە و لە هەمووی گرنگتر ئازادە. لە هەمان ڕۆژدا ڤلادیمیر پوتینی سەرۆکی رووسیا بۆ یاسادانەرانی پەرلەمانی وڵاتەکەی دوا و گوتی ئەمریکا و ناتۆ دەیانەوێت شکستێکی استراتیژی بە وڵاتەکەی بدەن. پوتین بەشداریکردنی لە پەیماننامەی نیو ستارت هەڵپەسارد ئەوەی ڕێکەوتنێکی مێژوویی کۆنتڕۆلکردنی چەکە و پوتین هەڕەشەی دەستپێکردنەوە بە تاقیکردنەوەی ناوچی کرد. لە سەرەتای مانگی دووی ئەم ساڵدا هاوپەیمانی ناتۆ بەیاننامەیەکی دەرکرد و تایدا داوا لە رووسیا دەکات وەک دەڵێن بگەڕێتەوە بۆ جێبەجێکردنی پەیماننامەی چەکی استراتیژی هێرشکردن لەوانە ڕێگەدان بە چوونی پشکنەران بۆ دامەزراوەکانی بەرگری ناوەکیمان. من تەنانەت نازانم چی ناوە بنێم چ شانۆگەرێکی ناژیرانەیە. لە وتەکەیدا ڕاستەوخۆ ئاڕاستەی هاوڵاتیانی رووسیای کرد سەرۆک بایدن جەختی کردلەوەی کە ڕۆژئاوا دوژمن نییە. ڕۆژئاوا پلان ڕێژی بۆ هێرشکردن سەر رووسیا ناکات وەک پۆتین دەڵێت. هەروەها ملیۆنەها لە هاوڵاتیانی رووسایی ئەوانەی تەنها دەیانەوێت لەگەڵ هاوسەکانیان بە ئاشتی بژین. ئەوان دوژمن نین. ئەم جەنگە هەرگیز پێویستێک نەبوو بەڵکو و تراژیدیایەک بوو.
سەرۆک بایدن ئەوەی دووپات کردەوە کە کاملا هێرسی جێگیری سەرۆک چەند ڕۆژێک پێشتر لە کۆنفرانسی میونخ بۆ ئاسایش ڕایگەیاند ئەمریکا ئەوەی دیاری کردووە کە مۆسکۆ تاوانەکانی دژ بە مرۆڤایەتی و دژ بە وڵاتیانی ئۆکرانی ئەنجام داوە. سەرۆک بایدن هاوکاتی سەردانەکەی لەگەڵ ئەندرێ دوودا سەرۆکی پۆلۆنیا کۆبەوە و سوپاسی کرد بۆ پشتیوانیکردنی پۆلۆنیا لە ئۆکرانیا و هاوبەشانی ناتۆشی دڵنیا کردەوەی ئەگەر رووسیا هێرش بکاتە سەر پۆلۆنیا ئەوە واشنگتن وەڵامی رووسیا دەداتەوە. کۆشکی سپی دەنگۆکەی مۆسکۆی ڕەت کردەوە کە گوتبووی سەرۆک بایدن بەر لە سەردانەکت و پڕەکەی ڕۆژی دووشەمەی بۆ کیەڤ بۆ ئەوەی چاوی بە سەرۆکی ئۆکرانی ڤۆڵۆدیمیر زێلێنسکی بکەوێت بۆ ئەو مەبەستە دڵنیایی بۆ سەلامەتی ئاسایشی لە رووسیا وەرگرت بێت. دەتوانین و دەبێت ئەو کارە بکەین بۆ ئەوەی ساڵی 2023 ببێتە ساڵی سەرکەوتن. بەر لەوەی ڕۆژی چوارشەمە بگەڕێتەوە بۆ واشنگتن سەرۆک بایدن لەگەڵ ڕابەرانی ناتۆ و وڵاتانی پێی دەگوترێت بوخارست ناین کۆبەوە بۆ پاستی ویدە کۆسوارە سمکۆ عەزیز دەنگی ئەمریکا. دەنگی ئەمریکا جافکانیەکە پێباوەریان و چاو ئاگاهیان. برای مالپەر و پلاتفۆرمên میدیا civakîya dengê Amerîka bala xwe bidin pêzanîn û nûçeyên cîhanê. ئەڵمانیا دوو خەباتکارن بالۆزخانە ئیرانی bi kesên nexwaziyar da naskirin û ferman da ku ew ji Almanya derkevin. Biryara hikûmeta Almanî li hember reftarê Îranî bû ku cizayê îdamê li ser welatiyekî Almanî bi esil Îranî daniye. Şewermendê Almanya Olaf Scholz cizayê îdamê yê ku ji bo Cemşîd Şermhed hatî dayîn şermezar kirû bi cizayekî ne rewa û ne qanûnî da naskirin. Dê peyamekî Twitterê da Scholz bang li Îranê kir ku ji biryara cizakirina wî yani îdamkirina wî vegera. Wî got jî rejima Îranê şerê gelê xwe dike bi hemû rêkan û guh nada mafên mirovan. بۆ توێژ لەسەر ئەم بابەتە و چەند پرسێکی تر پەیوەست بە ئێران میوانداری ڕۆژنامەنووس و میدیاکار کاکیوا گوڵ محەممەدی دەکەین کە ئێستا لە ڕاستەخۆ لە سوید لەگەڵمانە کاکیوا زۆر سوپاس بۆ کاتی جەنابەت ینی ئەم بڕیاری ئەڵمانیا بە کورتی بۆ چۆن چیە لەسەر ئەمە و نەک هەر ئەمە پێشەند ڕۆژێکی چەند ڕۆژێک دیسان بینیمان کە یەکێتی ئۆروپیا دیسان ئابلوقا لەسەر چەند دوو وەزارەت و وەزیر و چەند خەڵکی تری کەسایەتی ئێرانیان سەپاندووە. ڕای جەنابەت بۆ چۆنی جەنابەت؟ سپاس بۆ ئێوە هەروەها بۆ بینەران و بیسەرانی بەرنامەکەتان. ئەڵمان هەر لە سەرەتای شۆڕشی گەلانی ئێرانەوە یانە لە 6 مانگ لەمەوە بەرەوەیەکێک لەو حکوومەتانە بوو کە هەم لە پارلەمان هەم لە ئاستی حکوومەتدا بەرامبەر بە حکوومەتی ئێران و دەسەڵاتدارانی ئێرانی هەڵوێستی توندی نواند و لایەنگری لە گەلانی ئێران کرد. دواتریش لەم ڕۆژانەدا کە جەمشید شارمەد هەم هاوڵاتی ئێرانی ئەڵمانی لەلایەن دەسەڵاتی دادوەری ئێرانەوە حکمی ئەدامی بەسەردا سەپێنراوە هەڵوێستی ئەڵمانیەکان تونتر بووەوە لەو پێناوەدا پێیان وایە حکوومەتی ئێران لە حەدی خۆی زیاتر ڕۆیشتەوە. وڵاتانی ئەوروپاییش سەبارەت بە ئێران هەڵوێستیان هەبووە، یەکێتی ئەوروپا هەڵوێستی هەبووە، بەڵام هەڵوێستەکان هەتاکو ئێستا لە ئاستی یەکلاکەرەوەدا نەبوون. هەڵوێستەکان تەنیا لە ئاستی پاراستنی مافی مرۆڤدا بوون و ئەو گەماڕۆیانەی کە خستویانتە سەر ئێران لە چوارچەوەی ئەو گەماڕۆیانەدا کە ئەمریکا زیاتر دەیسەپێنێت ئەم ئەوروپایەکانیش هاواهەنگی دەکەن. ئەوەش لە ڕاستیدا ژیانی گەلانی ئێرانی تاڵتر کردووە و ڕژیم هەتاکو ئێستا بەو شێوەیە کە پێویستە کاریگەری ئەو گەماڕۆیانەی وەرنەگرتووە. کاکیوا من ئەوەی بزانم کە جەنابەت ئاگاداری سەردانەکەی وەزیری دەرەوەی ئێران بوو بۆ بەغاوە دوێنێ کۆبوونەوەی هەبوو هەندێ داواکاری هەبوو هەندێ بابەت هەبوو. حەزەکەم بەگشتی ئەگەر بۆ چۆنی جەنابەتوە چی لەو سەردانە تێگەشتیت؟ بەڵێ سەردانی وەزیری کاروباری دەرەوەی ئێران بۆ عێراق لە ڕاستیدا دوو لایەنی هەبوو. یەکێکەوەی ویستی جارێکی دیکە پەیام بە ئەمریکاییەکان و هاوپەیمانەکانی بداکە ئەوان لە عێراقدا دەتوانن ڕۆڵ بگەڕن چونکە تەچاوی بە مالکی کەوت و چاوی بە بەرپرسەکانی حەشدی شعبی کەوت. لەلایەکی دیکەشەوە لە پرێس کۆنفرانسی هاوبەشیدا لەگەڵ وەزیری کاروباری دەرەوەی عێراق بەڕێز دکتۆر داوتی دەبێت هێزە کوردیەکانی دژبەری ڕژیمی ئێران لە باشووری کوردستاندا نەمێنن. دیارە ئێران بە بەردەوامی ئەوەی دووبارە کردووەتەوە و جەبکردنەوەی ئەمیر عەبدوڵاهیان لەم کاتەدا و بەهێنانە گۆڕی حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان کە لە باشووری کوردستان جێگیرکراون
بە شێوەیەک لە شێوەکان پەیامێکە بۆ حکوومەتی هەرێمی باشووری کوردستان کە سنوورەکان ئاستەنگ نەکات بە تایبەتی کە لەم کاتەدا گەمارۆکان لەسەر ئێران و زیادیانکەوە ئێران پێویستی بە هێنان یا هاوردەکردنی دلارێکی زۆر هەیە کە ئێستا ئەمریکا بە جددی خەریکە پێشی پێدەگرێت. باڵێ کاکی وە دوێنێ بینیمان کە ئەفسەرێکی ئەمریکی ڕاگەاندنێکی زۆر سەریدا لە کۆنفرانسێکی ئاسایش لە کەنداو گوتی ئێران هەڕەشەی ژمارەیەکە بۆ وڵاتانی هەرێم تا چەندێک ئەم قسەیە ڕاستە؟ بەڵێ وتی کە وڵاتەکانی کەندا و ئێران بە دژمنی ژمارەیەکی خۆیان دەزانن و ئەمە زۆر ڕاستە لە مێژە ئێران کاری بۆ ئەوە هەڕەشەی یەکەمە هەڕەشەی ژمارەیەکە بۆ ئەو وڵاتانە نەکارە وڵاتانە بەرک وڵاتانی دیکەیش جیهان. بەڵێ ئەلبەتە ئێستا زیاتر باس لەوە دەکرێت کە ئێران بەو حاڵەتەی کە گرتوویەتە بەروو بە تایبەتی کە هەم درۆنی هەیە ئەیداتە ئەیفرۆشێ بە رووسیەوە هەم موشکی دوورهاوێژی هەیە و لە رووسیەش سێخۆی 35 کڕیوە کە قرارە بەم زوانە بیهێنێتە ناو ئێران ئەمە مەترسیەکەی زیاتر کردوەوە نەتەنیا بۆ ئاسایشی وڵاتانی کەندا و بەڵکو ئاسایشی جیهانیش دەخاتە مەترسیەوە چونی سە ئێران بە شێوەک لە شێوەکان لەو شەڕەی ئۆکرایندا بەشدارەکە مرۆڤایەتی لەو شەڕە بێزارە و دەترسێت و شەڕێکی زۆر ماڵوێرانکەرە بۆیە ئەو هەڵوێستی ئەو فەرماندەی ئەمریکایی لە کەندا و هەڵوێستێکی واخابینانەیە بەڵام ئایا بەرامبەر بەوە چی دەکرێت ئەمە بۆ خۆی جێگەی پرسیارە. پرسیاری کۆتاییەوە کاکیوە جەنابەت چاودێری بارودۆخی ئێران دەکەی بە تایبەتیش خۆپیشاندان و نەڕەزایەتەکان کە لە ئێرانە چەندە هەیە و بەردەوامیشە چی شتینوی هەیە بە تایبەتیش ئەگەر بەگشتی لە ئێران و بە تایبەتیش لە شارە کوردیەکان؟ بەڵێ ناڕەزایەتیەکان یان سەرهەڵدانی گەلانی ئێران ئێمە دەبینین هەر هەیە تا هێشتا کۆتایی نەهاتووە بەڵام هەندێ بربەستیان بۆ دروستکراوە ڕێژیم بەو ئەعدامانەی کە کردوویەتی بە دەستگیرکردنی چالاکانی نێو کۆمەلگا و هەروەها بە بڵاوەکردنی هێزێکی زیاتر و توندوتیژی زیاتر بەکارهێنان لە بەرامبەر گەل داتوانێتی تا ئاستێک ڕەوشەکە سارد بکاتەوە بەڵام بەپێی ئەو زانیاریانەی کە هەیە گەلان خۆیان ئامادە دەکەن و بەپێی هەموو دیالکتی هەموو شۆڕشەکان ئەم شۆڕشەی بە چەند قۆناغێکدا تێدەپەڕێت هێندێک لە هێندە حاڵەدا گشتگیر دەبێت فراوان دەبێت دەست پێ دەکات لە هەندێک حاڵەتیشدا هەندێک سست و کون دەچێتە پێشێ بەڵام ئەوەی کە هەیە ناڕزایەتی گەلانی ئێران زیادی کردووە کەمی نەکردووە هەروەها ڕەوشی دومی ئێران خراپتر بووە باشتر نەبووە. باشە قۆناغی داهاتوو چی دەبێت بەڕایتەوە؟ قۆناغی داهاتوو ڕەنگە شەپۆلێکی یەکلاکەرەوە کە چاوەڕوان نەکراو بێ دەست پێ بکات بە بڕێمە. باڵێ باشە لە شارە کوردیەکان باڵێ دەبینین کە خۆپیشاندنەکان تا ڕادەیەک نەماون ئێمە چۆن یعنی پێشبینی ئەو بکەین کە شەپۆڵێکی بەهێز دەرچێک کە چی تا ئێستا تا ڕادێک دامرکاون؟ لە شارەکانی ڕۆژهەڵاتی کوردستاندا لە ڕاستیدا هەیە لە سنە لە زۆر شوێنی دیکە هێندێک جوڵە هەیە بەڵام ڕۆژهەڵاتی کوردستان بە تەواوی ئەمنیەتی کراوە ئەمە لایەنێکی دیکەشی ئەوەیە کە ڕۆژهەڵاتی کوردستان دەوێت بە هاوپەیوەندی لەگەڵ گەلانی دیکەی ئێراندا و ئێستا دەبینین لە دەبەرەکانی بەلوچستان و زاهێدان هەموو ڕۆژانی جەمعە سەرهەڵدان و ناڕزایەتی هەیە گەلی کول لە ڕۆژهەڵاتی کوردستان بەو تەجربەیە کە هەیەی نایەوێت بە تەنیا بێتە ئەو مەیدانە بەڵکو پێویستی بە هاوخەباتی هاوکاری هاوپەیوەندی زیاتر هەیە بۆیە دەڵێم شەپۆلێکی تازە ڕەنگە دەست پێ بکات کە چاوەڕوان نەکراو بێت ئەوەیە کە گەلانی ئێران لە هاوپەیوەندیەکدان و ئێستا ڕەوشی ئۆپۆزیسیۆنی کوردی لە ڕۆژهەڵاتی کوردستان زۆر باشترە لە جاران لێک نزیکترن لێک توانیوانە هاوپەیوەندیەکی باشتر و دیالۆگێکی باشتریان هەبێت ئەمەش دەتوانێت کاریگەری لەسەر ئۆپۆزیسیۆنی ئێرانی کە بەڵام ئۆپۆزیسیۆنێکی سەرتاسەری ئێرانی لاواز هەیە بەداخەوە. باڵێ کاکی واگوڵ محەممەدی ڕۆژنامەنووس و میدیاکار لە سوید لەگەڵ مام زۆر زۆر سپاس. سپاس بۆ ئێوەش هەربژین. برنامه هفت رنگ برنامه کنری یا بشی کردی لدنگی امریکایی از لقمان احمد هر دو هفتی جارکی و بمگرکی ناو اختی چاندو نرا رنگی بمرانه. بەێ لە ڕۆژی هەشتی تەموزی پاردا باڤڵ تاالبانی هاوسەرۆکی گرتی نیشتیمانی کوردستان لاهور شێخجەنگی کە ئامۆزای خۆی بوو لە پۆستەکەیدا لایدا و گوتی کە لاهور هەوڵی کوشتنی داوە دەنگی ئەمریکا لێدوان لە پارێزەر هێرش سەردار پارێزەری ڕاوێژکار لە ناوەندی یاسایەکێتی نیشتیمانی کوردستان وەرگرتووە سەبارەت بە پرسیارێک ئایا بەپێی چی یاسایەکیان پەیڕەوی یەکێتی نیشتیمانی کوردستان بووە کە بڕیاری لادانی لاهور شێخجەنگی دراوە
باجێ لە وەڵامی بگرین و دیسان لەگەڵ لایەنی دیکەش قسە دەکەین وەڵام ئەم بابەتەی کە کێشەیەکی ناوخۆیەکیتی بووە پێش چەند مانگێکە دەرچووە گوتمان با بزانین دوا ئاگاداری لەسەر ئەم بابەتێکی باجێ لە پارێزەر ڕاوێژکار لە ناوەندی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان هێرش سەردار بگرین. گوێرەی پێڕە و ئەنجومەنی سەرکردایەتی دەسەڵاتی گۆڕانکاری هەیە لە ناو ئۆرگانەکانی یەکێتیدا چ بە دوورخستنەوە یاخود لابردنی کەسێک بێ یاخود بە هەڵپساردنی و یاخود گۆڕانکاریکردنی لە شێوازی بەڕێوەبردنی ڕێکخراوەی و حیزبیدا و ئەو گۆڕانکاریە کە لە دوای ئەو ڕێکەوتەوە ڕوویداوە پاڵپشتە بە پەیڕە و پرۆگرامی پەسەندکراوی کۆنگرەی یەکێتی نیشتیمانی کوردستان کە بە زۆرینەی دەنگی ئەندامانی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان پەسەند کراوە و پاڵپشت بەو پەیڕەوە ئەو گۆڕانکاریانە ئەنجام دراون. لە وەڵامی پرسیارێکدا ئایا ئەمە بڕیاری سەرکردایەتی تێکڕای سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان بوو دیسان وەڵامی بەو شێوەی داوە؟ بە پێی پێڕەوە کاتێک بابەتێکی یاسایی یاخود تایبەت بێ بەدەنگی ئەندامانی کۆنگرە ئەو بابەتە عەرز دەکرێت بۆ ئەندامانی سەرکردایەتی و ئەندامانی سەرکردایەتی کۆدەنگیەکی یاسایی پاڵپشت بە پێڕەوی ناوخۆی حیزبەکە ئەنجام دەدەن بەڵێ ئەو بابەتە لە ئەنجومەنی سەرکردایەتیدا قسەی لەسەر کراوە و بڕیاری لەسەر دراوە ئەو بڕیارێکی ئەنجومەنی سەرکردایەتی و کۆدەنگیە بووە. ئایا بۆ ئەم کێسان نایبن لە پێش دادگایەکی نێونەتەوەی یەکلای بکرێتەوە لە وەڵامەکەیدا ئەم پارێزەرە دەڵێ؟ لە ئەسڵدا کەیسی یەکێتی وەکو یەکێتی کەیسی نییە تا بیباتە دادگا بەڵکو ئەوەی کە ئەو لایەنێک کە هەست بە زوڵم یاخود بێدادی یاخود هەست بە ناحەقیەکە بینە کە لە بەرامبەری کراوە پەنای بردوێتە بەردادگا لە ڕووی یاساییەوە بەپێی پێڕەوی ناوخۆ بەپێی قانونی ئەحزاب و بەپێی دەستوری عێراقی لایەنی تایبەتمەند دادگای تایبەتمەند بە یەکلایکردنەوەی ئەم کێشەیە سەرەتا ئەنجومەنی سەرکردایەتیە واتە ئەنجومەنی ئەتوانم بڵین بە پێی پێڕۆ ئەنجومەنی سەرکردایەتیە دواتر ئەگەر کەسێک لەم بڕیارە ناڕازی بوو پاڵپشت بە پەیڕەوی پەسەندکراوە پاڵپشت بە یاسای ئەحزابەکان پەنا دەباتە بەر دادگای تایبەتمەند بە پێی یاسا دادگای تایبەتمەند بۆ ئەم یەکلایکردنەوەی ئەم کێشانە دادگای بەرایی سلێمانی واتە محکمەی ئەو شوێنێک کە کێشەکەی تیادا ڕوو دەدات و دواتریش ئەگەر لایەنێک بەو بڕیارە ناڕازی بوو پەنا دەباتە بەر ئەنجومەنی کۆمسیاران دەتوانێت لەوێت وەکو شەکوایەک وەکو سکاڵایەک لەسەر ئەو حیزبە لەسەر هەموار لەسەر هەر گۆڕانکاریەک بێت کە لەو حیزبەدا ڕوودا ئەنجام بدات. بۆ وەرگرتنی بۆ چوونی لایەنی دیکە لایەنی لاهور شێخجەنگی کە خۆی هاوسەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان بوو ئێستا بەرێز شادمانی مەلا حەسەن ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵمانە. کاک شادمان زۆر سوپاس بۆ کاتی جەنابەت بۆ چوونی جەنابەت لەسەر لێدوانەکانی پارێزەر هێرش سەردار چییە؟ فەرموو. زۆر سپاس وەڵا نازانم ئەو بۆ خۆی هەندێشتی شکلی گوت بەڵام ئەمە لە پەیڕۆی ئێمە لە مادەی 12 هەموو بڕگەکان کە ئەوەی ئەو بڕیارێکە ئێمە پێ دەرکرای هیچی ئەم تۆمەتانە ئێمە ناگرتەوە کە لە مادەی 12 دیاری کراوە و ئەوەی کە کرا ئەم شتەکە کرا بە شێوەیەکی عسکەرتاریەت کرا هێز بەکارهێنرا لە بابەتە بۆیە ئەوەی کا و دەیڵێتن تەنها وەکو کەسێک تەنها شکلیاتەکە دەڵێتن ئاگای لە مادە و بڕگەکانی پەیڕەوی ناوخۆی یەکێتی نییە. باشە لە وەڵامی پرسیارێکا کە بۆ ئەم کێشەیە ئەم دەزانین دادگای فدرالی عێراق ئەم کێشەی لەوێ بوو دادگایەکی هەولێریش بڕیاری جیا دەرکراوە یەکێک بە قازانجی بافەڵ تاالبانی ئەوی دیکەش بە قازانجی لاهور شێخجەنگی تاالبانی بۆ ئەم کێسە نابدرێتە دادگایەکی دیکە دادگایەکی زیاتر سربەخۆیان دادگایەکی نێونەتەوەی ئێوە ڕازی دەبن ئەگەر شتێکی واکرا؟ بەڵێ ئێمە ڕازی دەبین بەڵام خۆی ئێستا لە عێراق سێ شوێن سێ دادگا هەیە مەسەلەن سروشتی عێراق وایە سلێمانی ئێمە دەزانین دادگاکان لێرە کۆنتڕۆلکرابوون ئەو بەغدا چۆن دەکرێت ئەوەی کە ئێمە لە هەولێر کردمان ئەم دادگایە ئەمە بەخۆی وەزارەتی ناوخۆ معنیە بۆ بابەتەی کە چکە لە بەرەوەی اختصاص مەکانیە لە هەولێر قەزیەک بووە مدیر عامێک لە وەزارەتی ناوخۆ بەبێ پرسی وەزیر و بە پێ پرسی مخەوەل کراوە ینی ڕێگا پێدراوی وەزیر چووە کتابێکی کردووە بەبێ هیچ شتێک مڵکیەتی حیزبەکە یان بێن سەرۆکی حیزبەکەی کردوتە یەک کەس لە هاو سەرۆکیەوە لەوێەوە ئەم قەزیە وەکو اختصاص مەکانی بەرزکراوە بە پێی مادەی
یەک بڕگەی سێ لە پەیڕەوی ناوخۆی یەکێتی بارەگای سەرەکی یەکێتی دەبی لە شاری هەولێر بی ئەمە هەر بەشێکە لە اقتصادمەکانی بۆیە ئێمە ڕێگامان گرتەبەر و لە پایتەختی هەرێم لە دادگایکی پایتەختی هەرێم سکاڵامان باڵێ بەڵام پارێزە هێرش سەردا دەڵێ چونکە شتەکە لە سلێمانی بۆ ئەبێ دادگاکانی سلێمانی ئەو بڕیارە بدەن بەڵام کاک شادمان دەمویست بابەتێکی ئەنی هەمان شت بەڵام بە شێوەیەکی تر زۆر لایەن باسی ئەوە دەکەن کە پارتی یان دیعای ئەوە دەکەن کە پارتی دەستی هەبوو لەو کێشەی نێوان لاهور و ئامۆزایەکەی بافێلدا و بابەتی ئەوەی ژەهرکردن و هەوڵی کوشتن و شتانە کەوتە ناوە تا چەندێک لایەنی دەرەکی لە دەرەوە یەکێتی دەستیان هەبوو لەم کێشەیەدا بۆ خۆی ئاساییە هەموو لایەنێکی دەرەکی بە لە بەرامبەرەکان ینی لە بریان ڕکابەرەکانی لەسەر کار بکاتن ینی بە لە کاتی خۆشی ئەم بابەتە سەرۆکی هەرێم ینی بڕیاری بەنهێنی دوو بڕیاری بۆ مافل تاالبانی و وڵات تاالبانی دەرکردو کە لەسەرەوەی کە دەتوانن سەرۆکی دەستگای زانیاری و سەرۆکی فەرماندەی دژەتیرۆر لە سلێمانی بگۆڕن و ئەوانی شاتن بە شێوەیەکی هێز ئامادەکردن و کتوپڕی بەسە ئەم دوو شوێنیاندادا و کارەکەیان بە زەبری هێز جێبەجێ کردو ئەوەش کە مەسلەی تۆمەتەکە بۆ هاتە گۆڕەکە مەسلەی ژارە بەڵام ئەوان پەنیان نەبردەوە هیچ دادگایەک هیچ جژنێکی حیزبی و ئیتر لەو ڕۆژەوە مەسلە کە دەسەڵاتەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان زۆری دەکرد لەلای ئەنجومەنی بە سەرکردایەتی ئیتر ئەنجومەنی سەرکردایەتی دەتوانم بڵێم لە کار خرا ینی مەسلە هیچ ئەو ڕۆڵەی نماکە دەوری هەبیتن لە سەرکردایەتیکردنی حیزب و بەڕێوەبردنی حیزب و دەرکردنی بڕیارەکە کاک شادمان خۆمان دەزانین لە دەستپێکردنی ئەو کێشەیە زۆر هەوڵ درابوو ناو بژوانی بکرێ پێتان وایە کە لایەنێک دەتوانێت ناو بژوانی بکە و ئەو کێشەیە لە ناوبینی هەردوو وەکو بڵی سەرکردەی یەکێتی نیشتیمانی کوردستان یان هەردوو لایەنی یەکێتی نیشتیمانی کوردستان چارەسەر بکرێ و جارێکی تر پێکەوە بتوان کار بکەن وەڵام بەخۆی لایەنی ناوژی کات هەبووە هەر هەش ئێستاش هەیە بەڵام دەکرێتەوە سەر ئەوەی لایەنی کە بڵێن ئەوەی ئەنجامدەری ئەو کردەوانە چەندە بەرژەوەندی باڵە حیزبەکەی چەند خوێندنەوەی هەیە بۆ واقعی یەکێتی نیشتیمانی کوردستان چکە ئەو لەوانەیە بە شێوەیەک بیر بکاتەوە کە پێی وایە ئەگەر ئەو بەرپرسیارەتی یەکەمی هەبی حیزبەکە قەبارەی حیزبەکەی چەندی چەندەوی کێشە نیە واقعەیەکی لە کوردستان هەیە بەخۆی ئێستا تا ئێستا کە مەسەلا ئەم واقعی لە هەرێمی کوردستان هەیە دابەشبوونی هێز و زۆرێک سەیتەرەکردنە سەر دەسەڵات لێرە و لە زۆنی زەرد و زۆنی سەوز ناوی و لە هەرێمی کوردستاندا ئەمانە هەتا ڕادەیەکەوەی دەکە بەڵام ئایا قەبارە و ژمارە و ڕێژەی دەنگ چەندمایان ئێمە لە دوایین هەڵبژاردن یەکێتی نیشتیمانی کوردستان دەنگەکانی زۆر زۆر هاتە خوارێ کە ئەو کاتە ئێمە لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان بەڕسمی مابووین ینی بە بڕیار و ئەوانە دەرنەکراون کە ئێمە پاڵپشتی هەڵبژاردنمان دەکردماندەدا بەڵام ئەو زە بایکۆتێکی زۆر هەبوو بەرحاڵ زۆر سوپاسی بەرێز شادمانی مەڵا حەسەن ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان دەکەین بۆ ئەم وتوێژە سوپاس پێداچوون و شروعکردن لە پشتی ساڵێکی شەڕی ئۆکرانیا دبرکای تایبەتە دەگەڕ ڕووداوەکاندا و هەفکار بەڵێن ساڵح بەڵێن فەرموو سپاس دەخیل خۆشاتنەوە بۆ لەگەڵ ڕووداوەکان دا شەڕی سەپێنراوی رووسیا بەسەر ئۆکرایندا ساڵێک تێدەپەڕێنێ بەبێ ئەوەی هێشتا تروسکای یەک لە ئاسۆدا دیار بێ بۆ ڕاگررتنی ئەم شەڕە لەگەڵەوەشدا کە مۆسکۆی ڤلادیمیر پوتین وەک شکست خواردوویەکیش دەبینرێت. دەزانین ڕۆژان و هەفتە و ساڵانێکی قورس لە پێشمانن بەڵام ئامانجی رووسیا بۆ سڕینەوەی ئۆکراین لە نەخشەدا و شەڕی پوتین بۆ داگیرکردن شکستیان هێناوە لەشکری رووسیا نیوەی ئەو ناوچانی داگیری کردبوون لە دەستی داوە دەیان هەزار گەنجی بەهرەمەندی رووسایی لە وڵاتەکەیان ڕادەکەن و ناشیانەوێت بگەڕێنەوە بۆ رووسیا هەر ئەوە نییە لە ئەرکی لەشکری ڕابکەن ناشیانەوێت بگەڕێنەوە رووسیا چونکە هیچ ئایندەیەک بۆ وڵاتەکەیان نابینن.
وەک ئەمریکا دەڵێ سیاسەتەکانی سەرۆکی رووسیا هەر تەنها لە دژایەتیکردنی دیموکراتی و جیهانی ئازادا سنووردار نەبووە، بەڵکو مەبەستی تریشیان و ئەو سیاسەتانەی وایان کردووە کاردانەوەش لە ناو رووسیادا هەبێت. پوتین وهای دەزانی ئۆکراین لاوازە و ڕۆژ ئاواش دابەشە، وەک لە سەرەتاوە باسم کردووە. پوتین پشتی بەوە بەستووە کە ئێمە وابەستەی یەکتری نەبین، پشتی بەستبوو بەوەی نەتوانین یەکگرتووی لە ناتۆدا بپارێزین، پشتی بەوە بەستبوو کە نەتوانین لایەنی تر بۆ پشتیوانی لە ئۆکراین کۆ بکەینەوە. پوتین وهای بیر دەکردەوە دەتوانێت لە ئێمە زیاتر بەرگە بگرێت. جا ئەوە تا بە ئاشکرایی هەڵا بووە و یەک ساڵیش دوای ئەم شەڕە بەڵگەی هەڵەبوونی پوتین لێرەدایە کە پێکەوەین. لێکەوتەکانی شەڕی سەپێنراو بەسەر ئۆکرایندا هەر تەنها ئەو ناوچەی جیهانی نەگرتوێتەوە و کاریگەریەکانی ئەو شەڕە پەلدەهاوێژن بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست و هەروەها شوێنەکانی تری جیهانیش. ئەحمەد ئەسکەندەری نووسەر و شیکەرەوەی سیاسی میوانی ئەم هەفتەیە لەگەڵ ڕووداوەکاندایە. کاک ئەحمەد، سەرەتا زۆر سوپاس دەکەم بۆ ئامادەبوونت لە وەتای شەڕی سەپێنراو بەسەر ئۆکرایندا دەستی پێکردووە. ئەڵبەتە هەوڵەکان ئێجگار زۆرن بۆ چارەسەرکردن یاخۆ ڕاگررتنی ئەم شەڕە، بەڵام هەتا ئێستا هیچیان سەرکەوتوو نەبوون. ئەم شەڕە چەندی تر درێژە ئاکێشەیە؟ ڕێسلااو بۆ ئێوە بۆ بینەرانی بەڕێز، ئەم شەڕە لەوە چێ درێژتر لەوە بێکە پێشبینیەکرێت. تەمان ئەگەر رووسیە شەڕەکەی دەست پێ کرد پێیوە بوو بە چەند ڕۆژێ لانیکەم هەفتەیە کۆتایی پێدێ، بەڵام ئەوەی کە ئێستا سەرۆکی ئەمریکا بایدێن ئەوە ئەو بۆ چوونەی رووسیا زۆریش هەڵە نەبوو بەڕاستی، هەم ئوکراین لاواز بوو هەم ناتۆ دابشکرا بوو، بەڵام هەڵەکەی پوتین لەوەدا بوو بە هێرشبردنە سەر ئوکراین، هەم خەڵکی ئوکراین ڕاپەڕین بۆ پارێزگاری لە وڵاتەکان و هەم بوو بە هۆکارێکیش بووەوە کە ناتۆ یەک بگرێتەوە. ئەم یەکگرتنەوەی ناتۆ وای کردووە ئێستا ئەگەری شەڕ لە هەموو جیهان زۆرتر بووە و هەتا دێ ئاشتی و گفتوگۆ دوورترەکەوێتەوە. من بیری قسەیەکی نوام چامسکیەکەومەوە کە لەگەڵەوە کە ئیدانەی هێرشەکەی رووسیا کرد بۆ سەر ئوکراین و ئەوەی کە پشتگیری ئەبێ بکرێت لە ئوکراین بۆ دیفاع لە خۆی، بەڵام هاوکات دایمە لەسەرەوەش دەڕۆی دەبێ ڕێگرای دەربازبوونێکیش بۆ رووسیە نەک بۆ خودی پۆتین، بەڵام بۆ رووسیە بهێڵدرێتەوە. وای لێ نەیە کە رووسیە خۆی لە بەرامبەر هەموو جیهان و ئەوروپادا ببینێتەوە. لەگەڵ ئەو قسەی نوام چەمسکیدا کە جەنابەت ئاماژەی پێ دەکەی، من قسەیەکی ڕۆژنامەوانی ناوداری عەرەب محەممەد حسەنین هەیکەلم بیر دەکەوێتەوە لە ڕۆژانی بەرایی شەڕی عێراق ئێراندا لێیان پرسی کە ئێم شەڕە کۆتایی پێدێ، وەڵامەکەی هەرەوەندە بووتی 8 ساڵی تر وەڵامتان نەدەمەوە. ئەمەش دەڕوا بەرەو 8 ساڵی تر؟ باوەڕ ناکەم، نەخێر بەرەو 8 ساڵ ناڕوا. جیهان تەحملی ئەوە ناکا ئێستا، هەرچەند هەم سەرۆکۆماری ئەمریکا و هەم سەرۆکۆماری ئوکراین باز لە شەڕی جیهانی سێهەمەکەن، بەڵام ئەگەر چاوێک لە نەخشەکە بکەین، چاوێک لەوە بکەین کە لە جیهاندا هێندێ لە وڵاتان هاتوونەتە ناو مەیدانی ململانەی چەک و خۆبەهێزکردن وەکو ژاپۆن، وەکو هێندوستان و وڵاتانی تر، ئەمجار هێندێک رووسیا و چین و هێندوستان و ئەوانە لێک نزیک بوونەتەوە وڵاتێکی وەکو ئاڵمان بەشێکی گرنگی لە بودجەکەی داناوە. هەموو ئەمانە بەلایەکەوە دابنین، ئەوە دەبینین کە جیهان خەریکە خۆی بۆ شەڕێکی درێژخایەن ئامادە دەکات. ئەو شەڕە درێژخایەنە سێهەم شەڕی جیهانیە یا جیاوازە؟ لەوانەیە بێ بە سێهەم شەڕی جیهانی، لەوانەیە ببێ. ئەگەر شێتێتیە پارەکە ئیمڕۆ هیچ کەس تەسەووری نەدەکرد کە پوتین هێرش ببا بەو شێوەیە بۆ سەر ئوکراین، بەڵام بینیمان کە کرا. فەرماندەی هێزەکانی ئەمریکا لە هاوایی ئەڵێ ئێمە 30 ساڵە لە ناوچەی ئۆقیانوسی ئارام ئەوەندە مەترسیدار نەبووە کە ئێستا هەیە، و ئەمریکا لە زمانی بوشی باوکەوە بەملاوە بوشی کوڕ ئەوە نزیکەی 20 ساڵە ئەوەندە خۆی پرچەک نەکردووە و ئەوەندەی خەریکی ئەوە نەبووە کە نەخۆی و دۆستەکانی و هاوپەیمانەکانی پرچەک بکە. ئەگە هەموو ئەمانە بەلایەکەوە دابنین لەگەڵ بارودۆخێکا بەرە ڕوو دەبینەوە کە ئاگری شەڕ لە هەموو جێگایە هەیە، هەر لە کەنداوە بگرە هەتاوە تا دیسان لە فەلەستین و بینی فەلەستین و ئیسرائیلەکان
شەڕدەستی پێ کردووەتەوە و مەترسی هەیە بەڕاستی هەرچەند لایەنی پەیمانی شانگهای کە رووسیا و چین و هێند و ئەوانە لە پشتی هەن ئەوانە خۆیان بەهێز دەکەن و ئەوە ڕەنگە هێندێک پێشگیری بکە لەوەی کە شەڕێکی جیهانی بکەوێتەوە. ئەلبەتە وڵاتاندا بەش بوون با ئێمە جارە قسەمان لەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست بێ وڵاتێکی وەکو کۆماری ئیسلامی ئێران بە نمونە وەربگرین کۆماری ئیسلامی ئێران سوودێکی زۆری لەم شەڕە بینیوە و ئێستا ئەکرێ بگوترێ بۆتە هاوپەیمانێکی سەرەکی لەگەڵ رووسیادا ئێران لەمە چی دەست دەکەوێت؟ شتێکی سیر هەیە کاک بەڵێ نەویژەوەی ڕۆژێک دوو ڕۆژ پێش ئەوەی کە شەڕی ئوکراین دەست پێ بکە هەم لایەنی ئێنریکە مۆرا لایەنی ئەوروپایەکێتی نۆف میخایل ئۆلیانۆڤ لایەنی ڕووسی پیان وا بوو کە ئەوە ڕێکەوتنی ئەتۆمیەکە لەگەڵ ئێران خەریکە بەرەو کۆتایی ڕوا بەڵام ئاوای لێ هاتووە لەوە چێک ئەگەر بە باوەڕمان بە کۆنسپیرەیشن تیۆری بێ تیۆری موامەرە و تەوتە لەوانەیە لایەنێ خەریکی تێکدانی ئەوە بوو بێ ئێران دەستکەوتی ئەوە بووە کە ئەم سەر هەڵدانانە ئەگەر بەبێ شەڕی ئوکراین ببوایە شەڕی ئوکراین لە ئارادا نەبوایە و ئەم سەر هەڵدانە و شۆڕشی ژینا لە ئارادا بوایە لە ئێران احتمالی ئەوەی ئێران زووتر تەسلیم بێ و بەرەو ڕوخان بڕوا زۆرتر بوو بەڵام ئەم بارودۆخی ئێستا وای کردووە ئێران هەموو هەوڵی خۆی داوە پاڵ بدا بە رووسیەوە رووسیاش تەبعەن زۆری پێخۆشە ئەوە تا دەبینین کە فڕۆکەڵا درۆن و موشک و ئەوانە دەنێرێ بۆ ئوکراین و ئەو لە کوشتاری خەڵکی ئوکراینە ئێران بەشداری کردووە هەم بازارێکی تازەی دۆزیوەتەوە هەم مەیدانێکی تاقیکردنەوەی دەستکەوتووە بۆ ئەوە کە گەشە بدا بە شتەکانی خۆی ئێران بەڵێ قازانجی کردووە لەم شەڕ بۆ تورکیا چۆن کاگ ئەحمەد تورکیا ینی ئەوەی وەکو چاودێر ئاماژەی پێدەکا سیاسەتی بانێکە و دووهەوا بەکاردێنێ لە سەوداکردنەکانیە هەم لەگەڵ ڕۆژاوا و هەم لەگەڵ مۆسکۆی ڤلادیمیر پوتیندا تورکیا چی دەستەکەوێت؟ پێم ناخۆشە دەیڵم کاک بڵێم بەڵام بەڕاستی ڕێبەرانی ئێستای تورکیا کە هەتا سەری ئێسقان دژ بە کوردن نەکرد کوردی باکوور هەموو بەشەکانی تری کوردستان ئەوان زیرەکانە هەڵوێستیان گرتووە تەسەوری بکە ئەگەر خامنەی ئەو ڕقوچینە زۆرەی کە هەیەی بەرامبەر بە هەموو شت و هەموو کەس ئەوەی نەبووە بیتوانیا کەڵک وەربگرێت لەم دۆخە دەیتوانی نەوتێکی زۆر بفرۆشێ بارودۆخی ئابووری خەڵک بڕێک باشتر بکاتەوە کەڵکیش وەربگرێت لەم شەڕە و لە مۆزەکە پێش هاتووە ئەوە ئەو نەیکرد ئەردۆغان کردوێتی ئەردۆغان کەڵکی وەرگرتووە لەو پێگە استراتێژیکەی کە هەیەی کێشەی بووە لەگەڵ ئەمریکا کێشەی لەگەڵ ناتۆ بووە بەڵام لەولاوە وڵاتانی ئیسلامی و وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی لە خۆی نزیک کردووەتەوە جا کە شەڕی ئوکراین پێشهات توانی بەڕاگررتنی باڵانس و بە خۆنزیکردنەوە لە رووسیە ڕۆڵێکی وها ببینە کە گۆیا بێلایەنە کەچی بێلایەن نییە بەشێکە لە ناتۆ و بەشێکە لە شەڕەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆیە تورکیا بە بڕوای من توانیوەتی خۆی بدەرباسکە کێشەی تورکیا سەرڕۆیی شخصی ئەردۆغان و ئەو دیکتاتۆریەوە ئەو ناتەباییەیە کە ریزەکانی ناو ئەلیتی سیاسی و هێزە سیاسەکانی تورکیا هەیە کە لەوانەیە ئەردۆغان تووشی کێشە بکە لە هاوینی داهاتوودا. کاگ ئەحمەد سپاس و پێزانینم بۆ بەشداریەکەت زۆر سپاس دەکەم. ئەڵبەتە ئازیزانم سپاسی بێپایان بۆ ئێوەی خۆشەویست ئێستاش دەگەڕێنەوە لای دەخیلی شەمە و کورد کۆنێکشن. دەنگی ئەمریکا جافکانیەکە پێباوەریان و چاو ئاگاهیان. برای مالپەر و پلاتفۆرمên میدیا civakîya dengê Amerîka bala xwe bidin pêzanîn û nûçeyên cîhanê. ڕادارێکی پایە بلندی کەتیا وەرپی دەبێژە دێ ئۆپراسیۆنەکە نو ئاوادانکردنایە و هەری مەزن لەسەر ئاستێکی هەتانەها نەهاتیە دیتن پێک وەرە ji بۆ vegerandina rewşa berî erdhejyana bêhêz li Tirkiya û li Sûriye.
اوليفر فارهالي كوميسياري برفره كرنا يكتيا أوروبي دسردانا خويا أنكري دا أفراغهان دن دا وجود جواكا أوروبي لهمبرا درد قالين تركيا كشاندين يعني لهمبر دردي كو قالين تركيا كشاندين شاك مايا كونفرنسا خيرخوازي أنا توين يقرتي يعني نفنا تويكو دي لمها آداري لبروكسلي ورا للدار خستن دي بارمانجا كوم كرنا علي كاريان باج جواكا نفنا توي رايجبو پشت گرتن و آلیکاریا ترکیه و سوریا پشتی و ارتجی جبو آگهین داوی لسر روشا ترکیه و جمارا مریان و هر چند آگهین نوها بنز وگرم جم هفکار خواه اوزنم یاساک جاری کدر استودیه اوزنم آگهین داوی چنه بله هجمارا کشتی لگور راگهاندنا وزیر نافخه ترکیه کو دو شف داخل ایرو هنگ داخویان یا فرمینه هاتیه هجمارا گشتیه مخابن گشتیه 43556 کسان وزیر سویلو هر وار راگهاند کو به تواهی 600,000 آواهی جبر اردهیج باندور بونه و نیزی 350,000 جی آواهی پیش سازی و کارسازی لویس به داخل وزیر هاورداری و باجاروانی گفت که نیزی 530,000 خانی کو بگرانی یا هاتنه هلوشاندن یا انجی زرارک مزن دیتنه دویده مدست ورن رو خاندن. بله اما بهیجی کوی کتی اوروپی لبرا کنفرانس جبه مبستی انداخه اوزنم يعني ما بهیست یکو ما بری ارتجی ما بهیست کو اردوغان دخواست هالبجاتنا پیش بخا لان هذه ساعه دیار پیام هيك او دخواست لوقت خو ورن کرن. بله داخل وکی کو پیشت اردهیجی گفت که جمر سالک دم بدن و از جنوبه هر تشتک آوا بکم لی همبری گلک رخنین تون هاتن خویاد که کو نه تنی جبر رخنیان لی راپرسینن ارده خویاد کن کو پیشکریا با اردغان برنگی که توند داکتیه هر وها لگور شیروکرنا پسپوران دبیجن کو اردوغان دخوازه ددمه که کرتا وی هلبجارتنی پیک بینه کو جبر کو هر کو بچه اوه انجامن ویرانکار یه و ارهیجی درکه و هولی و او جیبه به نرازی بونا دنگ بیجا دنگ دران بوری اوزلام ما دنگو باز ده و پیر گلک 20 نیسا جینه ها جی دنگو باز هن سر چوادی بیجن تپاسر کرنا سازی میدیا و گرتنا هندک اجوانا جی تایبه جی تلویزیونا سازی تلویزیونی افچه پیام براستی افدم کو گواشتن سر میدیای هر کدو چه زیده دبو لی پیشت اردهیجی براگاهاندنا روشه آورته هر کدو چه اف زختانا بلند بن دو پنج تلویزیونین سرکی یا نتیویی ین اپوزیسیونی و جزاین جدا گرتن لی ایرو گشدانک جدا و بالکشه داخل لترکیه 340 مالپر کانالین یوتیوب تویتر و ین بتایبت جی بپرانی ین کرد وک روداو وار کرساتچا 24 و نویسکارین و روزنامه‌وانین کرد هاتن قدقه کرن. اوزم قال سپاس. اوزم یاساک هفکارما دمرابو. پیش دی ارتهجا نو آوی هفتیا بوری لسر سنورین سوریا و ترکیه گلک ولاتین باجار کوبانی دبن چاندران داکو لسر جاده آن ودانا رادزین اوج ترسا ارتهجک دی ناخوازن وگرنه مال الخوا پیامری دنگی امریکا محمود بالی جکوبانی افراپورت شاندیا جبر ترسا جعردهجه ولاتي كوباني بشار مغاري تفي مالباتا خا قد ناف دا زاروكين بچوك جي هنا جمالا خويا لطاق السيسيان دركتنا ودكونا كدا بجيهبونا بشار جدنگ امريكا را دبيجه جبرگو خاني نوان چريانا او نويرن دمال دا بمينن بشار آنی زمان گو آلیکاری برنگه کی کسایتی تیکرن و حیانها وان ته آلیکاری جدستگه آنسازیه که نگرتنه. بعد خوانی من طاقه سیانه و زاری مراهنه و دیو من بمر عمر ثمانية خمسة زحمتی دیمن حب وقتی هنزال شد بیداد که و زرار خوانی میجی یک دیوار چرگیش نه که طاقه عرضه ترش مرشگی چکریه یعنی عمل خاطنه دقیق دا که زنزالک چه بید دقیق دا که رونشتوانا کوبانی خانم علی دبیجه گو او و سه مالباتان دبنه کونکی دا دمینن
و جبوان آلیکاری و چادر پیوستن لی حیانها تکس آلیکاری وان ناکه. و بویرو 13-14 رونا ده حزه همشش حبت ریال ورش خار شارعی را کتن ممکنه جیرانان دارا کتن باری مدینه به مزار خار مگو نور ممول مگو از که سر پولاس اکرون ما ایدی رو بو یکی ها تخت نوانی ها تنجمره به هفت کرن مشخر با پولاسانش پیدا درون و انتی دا مزار خواب و بوک خوابتی دارد کابن تاوی گو مالین پر کسان لکوبانی هل نوشیانه لی ولاتی نویرن د مالین خدا بمینن. هیجای گوتنه گو پرانی مالین باجار کوبانی د انجام شر و برخدانی کوبانی دا زیان دیتن. و عردهجه جی ترسا ولاتیان جهلوشین مالان زیده کریه. محمود بالی دنگ امریکا، کوبانی. کم کس کتنا قادا کارداری دواری میدیا جواکی دا جبر کو هر کس دکاره خودی برهمی خوابه و هلبتی جبر جماره زیده یا سازین راگهاندنی تلویزیونان و سازین دین آگهیان لی ایرو من میوانه که خواه وکا کارداری دواری سوشیال میدیا ده ناس کرن و جبو چند سازین امریکی و ین نفنتوی جی کار کریا هلبت لسر مجارین گریدای هریما کردستان عراقی و عراقی جی سالار فائق نها بمره قل کی بخيراتي زور سپاس يعني ازانم يعني الولايات الجهاني سازين مظن راقهاندني هنا سوشيال ميديا هنا كارد كان جبو دزقا جبو تبيج يعني حكومات عجبو ريخستيا لهريما كردستاني كارداريك وصا بو سوشيال ميديا هبا انا زانم تشوايا حس كم تشمر بيجي تشوايا راستي السوشيال ميديا الهريما كردستان العراقي سرتسري جهاني بشويه زي كي قالكي زياده بذكارينان العراقي زيتر 2 ساعات روزانه كساني اعتيادي سوشيال ميديا بذكارينان جبرندش تاثير السوشيال ميديا سرجيانا ما روزانه قالك و دباري السوشيال ميديا سرانسري هريما كردستاني وروساش العراقي قالك منظمات عندنا حكوميتين قالك شركاتين بيستن و سوشيال ميديا بكاربينين كاكو مسجي قاخو بشويزكي باشتر بخلكي ديا كان يان حكر شركه بتن كاكو شيتن براند خو بشويزكي باشتر وقورت اللي بكتر عندك فيديو عاد بينين جيكاري و متخاص بزانم ريخستيا ويان كارداريا ويان بنافي بايا دبيجاكو ام بياميوا بهز كان جبوكو ارمان جاوا يعني جي اركيوا كاريگر با چاوا افتشت تذكرن بركا سوشيال ميديا هر براندك بدن اگر وك شركه بتن يا منظمه كنا حكومي بتن بشتيكو تواصلي قال مكت امام وك باي اما هر كريون كينكو اف مسجنج اوان يعني اف براند وان بغين خلك كيف شو زكي باشتر ايكش اكزامبل كو بيشتر ماكرين حملك هاتا كرن البغداد بو باقش كرنا جنجه وي حملوان بي تي في بن كو خلك زياتر قلوان باش داربن كاكو بشين دورو بريد خو باقش كان ما بشي بريكا سوشيال ميديا ام كامباني كيشكين او كامباني بيكاتيش كو مالك جرافيك ديزاين فيديو هروساش حتى شكرنا ويب سايت كاكو ام في مسجي غيني خلككي ماشي شك زيتش 10000 خلك يعني كو باش داربن الفي حمله بس بريكا سوشيال ميديا هروساش اف مسجيغا يعني كو باقش كان جينجي الفي منطقي اف بي ام هتا زيتش 10 مليون كسر باشا ونشاهد زانن كا او بي ام اوندكن هالبت بوان سازيا وزانم وكارجبو ريخستيا امريكيه عليكاريا يعني كشا بيدانا نفنا تويجي كريا عندك فيديو او هابونا لمن تخاص بزان ونشاوا كاريغريا وان كاري خود بينن جبوان ريخستيا جبوان دزغهان اوندكن كاريغريا ما او كو اموك اجنسي كسوشيال ميديا اجنسي كماركتينج اند كوميونيكيشن هاري كاريوم كان كو بغينا تارجت اودينس خو بشوزكي افكتيف اوش كو بريكا كونتنت كنت اتا تشاكردن اف كنت نافروكي بالضبط اف كنت اف نافروكا سر سوشيال ميديا اتا بلافكرن تبخو زاني شك اگر ام بحسب كان مثلا سر سوشيال ميديا قال كونتنت يكو نيجاتيف هي كنت تاثيري بشو زي كاريجري بالضبط تدي باري ترجمه مدي بلا كو كاريجري قال لك خراب السر خلك كيت كتن
بەڵام بتریا منەظەمە یان ئەگەر شەریکە بتن پێویستە و شێوازێکی ئیجابی تەسیری سەری خەڵک بکات. باشی و خراپی بەکارهێنانە سوشیال میدیا گەڵێک تێدە بەحسکردن و دوو جاراژی بتو دیتە بەری چەند ڕۆژە و ئیرۆژی تو بەحسی وێ چەندێکی تایبەتی چاوە سوشیال میدیا بە خراپی تێتە بەکارهێنان. چی بکورتی بێژیەمە چاوە و چەندی خراپە؟ تشتێستا سوشیال میدیا مشکل ئەوە ئینو تشتێک و نێگەتیڤ بتر بەڵاو بتن و زووتر بەڵاو بتنەوە تەبیعەتەمە ینی ئینسانی ڕۆژایە. ايش برندشك وهر وقت تو سوشيال ميديا فتكي تو بتركش نيجاتيف بينيش تشتي بوزيتيف ايش برندشك يعني تاثير يعني وهر وصاش تشتيكو نيدرس تشتيكو خلط بلافبونا يقلك زوزو زاد بتن ايش برندشك تاثيرك كمازن صار خلقك كتكتن هاكر بالانسك نابت يعني تشتي بوزيتيف يعني تشتي درست بو خلقك ديارنا بتبريكا سوشيال ميديا باش تشاور ريل وعن تشتين خرابنا يتقرتن اجي خلقك ديفيدن بيشان دا براستن هر وقت تشتكي نيجاتيف بيني وقت تو تفعلي قال كي تو انجيج بالقال هنجي تو او تشتي بتر بلافت كي تو بقول لا يخوف بسكني هر كسك لا يخوف بسكني انت افيك يا دوشك بتريا بلاتفورما ريبورتينج هاي تشي ريبورت كي انه تشتني درسته بالي باشا ام شو يبين او تشتي بابتك قال قرن قبل كي حكومات ودا صلاة دار ودولت وكامباني ديكار ويكاري بكن ليه متخاص بجزام وي كاري قال وي چندي بكارينا خراب على السوشيال ميديا چندي خرابيت كتسر رفتاري خورتان بتايبتكو او هلبت ام زانين هلكي تليفوناوي دسي دا والسوشيال ميديا فكريه جيره يعني چندي رفتاري وان بي خراب بتنو تشاوا راسي السوشيال ميديا بتاثيرك قالك ما ظن صار رفتارات هر كسكتين السوشيال ميديا خورتان بكن زوزو او تكبنا بنا قرباني اگر بريكا راست اگهيان ورنگرين بالضبط يعني اگر بالانسك نبتن لسر كونتين يعني اگر اف تشتتكو اتخراب السوشيال ميديا بينتن تاكيد تاثيرك قالك ما ظن دل سر خورتي كنتم سر باشا رجعيش دكتن بله باشا ام فکری نصر کارداریاتا از خازم بزنم حتی چند دی آزادیا هندی هی لهرما کردستان العراق جلوی هرمی کو یک بکاربه ببتا خدام کارداری و دیوی وارد کار به کتو جو دزگهین جدا جدا بلکی ندگل باوریا حکومت عن بنیان باوریا کار بدستان لودری ام وقت شلامه ما شو اصلا نبونه يعني اتاكون فيتش ديس بكينيا بس بيستا هاري كاري بترهبتن بو كاسيت وك من وك كاسيت خدان كار خاصه جنش كار خد ديس بكن كو هاري كاري بترهبتن بشين اسانتر فيتش ديس بكن بس شلا حكومتي شو يعني اصلا جيت وصل مزن ريكا ما دام نبوني ام في كاري ديس بكين القل منظمة حكومية جهاني ولوكالي دستوكي. ون لأمريكا نجي بسردانا كهل بدي سردانا كاري أزباو ديكال ديكال هندا كامبانيان برنامج شيا يا دهاتي. برنامج دهاتي ما قال نوكل قال هندك شركات شغل كين منظمة اللي هي كل أمريكانا هاتي مسردان كو باشتر وان بناسي بزيتر منظمة شركات التلهير مناسين كو كا شلو خليرة بربلاف كينيرا زيتر بله سالار زغالك سياسات كم از داخل سرکتنی بودت کم هر گنج کی کو بکاره بیان هزرا هندی هبا کارداری دبواره کی د جدا دا کو گلک جاری وان دا و حوالاتان دا تشتین غریب و نامونه سالار فایخ گلک سپاس کار خود ناس کرو کو کارداری سوشال میدیا از بجمت ورک چالک وان سوشال میدیا گلک سپاس سپاس جاری کی بخیراتی سعودی دنگ امریکا زانا باور دكن كو او خالن روناهيين نو هاتي ناديتن لعسمانا كلا استيرانا يعني مجرنا بكودي بيجنين استيرناس عن ديار كريا كو قال او روناهيين قالك ما زن هات ناديتن كودي قالك جوانا دي بيجني قال استير يعني مجرات بارتشين تقينا مزنا كوبري 600 مليون صالانا كو پشتیوی جهان به هاتیا آفراندن و دیتن دست نشان دکن کو گردونا ما لدست پیکی هاتیا درست کردن سر بنمای وان پارچن و تقینا مزن و کما گوتی بری
شخصان اف روناهي اف ان تشتي روحن كون وندبينن او خالن كو زانا باور ديكن كو او بارچين وتقينا مزن بله تماشاوان هیچ امتین داویا برنامه ایرو یا کرد کنکشن هاتا روزا یکشم یوجار که دیگه نه کارش دو بختور داخل شما هیویا خوشی و شادی جوارا دیکاو خدا حافظ